PUBG بە ڤایرۆسە کوشندەکەی ناو کۆمەلگا ناچراوە ئایا مەلاکان ئەم یاریان پێ حرامە بۆچی لە هەموو چین و توێژێکی کۆمەلگا ڕقنە لەم یارێ دەگرێت سوود و زیانەکانی ئەم یاریە چییە؟ تەنها پارە سرفکردن و زەرکردنە یاخود قازانجیشی تێدایە؟ لە سەتا چەندی کۆمەلگای کوردی ئەم یاریە دەکات ئایا خاوەنەکەی بە چەند کاتژمێرێک توانی چەند ملیۆن دۆلار بەدەست بێنێ؟ خاوەنەکەی کێیە؟ بیناسا هاکەرەکانی کوردستان چێن؟ ئەو کەسانەی ئەکاونتەکانیان لێ هاک دەکرێت ئەوان چێنە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیددیۆکەکەی لایک و کۆمنت و شێر لەبیر نەچێ واروها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زانگۆڵەکەش دابگرە دەربارەی پۆبجیە دەربارەی خاوەنەکەی هاکردن و ئایا مەلاکان چ فتوایەکیان داوە گشت زانیاریەکان لە کلیل میدیا. ئەم پیاوێ دەبینن خاوەنی یاری پابجیە. ئەم پیاوە تا تەمەنی 40 ساڵی شکستی دەهێنا لە هەر پیشەیەک کە ئەنجامی دەدا. هاوسەرەکەی لێ جیا بۆ و هاوڕێکانی وازیان لێ هێنا لە ئیشەکەشی دەرکرا و گۆشەگیر بوو بەڵام بە شێوەیەکی پێشبینی نەکراو داهێنانی بیرۆکە یاری پابجی لە شکست خواردنێکی ڕەهاوە گەیاندیە سەرکەوتنێکی گەورەی جیهانی 100 ملیۆن دۆلاری بەهۆیەوە بەدەست هێنا. برێند گرین پیاوێکی ئیرلندیە و لەدایکبووی ساڵی 1976 پاش قۆناغی ئامادەیی بەهۆی حەز و ئارەزوە زۆرەکانی بۆ نواندن پەنای بۆ کۆلێژی هونەر برد بەڵام پاش تەواوکردنی ئەم کارە کۆلێژەکە سەرکەوتوو نەبوو لە دۆزینەوەی پیشەیەکی هونەریدا واروەها هەر بۆیە بە دوای پیشەیەکی ترداگەڕا لە بواری گرافیک و دیزاینکردنی ماڵپەڕەکان ئیشی دەکرد بەڵام لەمەشدا سەرکەوتوو نەبوو هەر بۆیە گەشتی کرد بۆ وڵاتی بەڕازیل تاوەکو لە پیشەی فۆتۆگرافەریدا کار بکات بۆ جارێکی تریش سەرکەوتوو نەبوو شکستی هێنا لەم پیشەیەشیدا بۆیە بڕیاریدا ڕوو بکاتە بواری موزیک لۆ پێناوەدا وەکو دابشکارێکی موزیکی ئیشی دەکرد چەندین پارچە موزیکی داهێنا واتە لەم پیشەیەشدا شکستێکی گەورەی هێنا بەم شێوەیە بوو بە خاوەنی کۆمەڵێک شکستیەک لە دوای یەک کە ساتێکی شکست خواردووی هەبوو کە بۆ هۆیەوە ئاوسەرەکەی بڕیاریدا لێی جیا بێتەوە کەسانی دەوروبەری وازیان لە هاوڕێیەتیکردنی هێنا لە ماڵەوەدا بە تەنها ماوەیەک گۆشەگیر بوو لەو ساتە دژوارەدا برێند وەکو هەریە گەنجێکینەوەی هەشتاکان بێزاری و تووڕەیی خۆی لە یاریە ڤیددیۆیەکان بەتاڵ دەکردەوە کە دواتر بۆ هۆکاری خۆشبەختی لە ژیانی بەسەرهاتی برێندن لەگەڵ یارە ڤیددیۆیەکاندا لە منداڵیەوە سەری هەڵداوە بە یاری ئەتاری 2600 دەستی پێکردووە پاشان بە مەبەستی یاریکردن زیاتر کۆمپیوتەرێکی کڕیەوە بەردەوام لەسەر یاریکردن لەگەڵ بڵاوبوونەوەی ئینتەرنێتدا لە ناوەڕاستی نەوەدەکان ڕووی کردۆتە یاری بە کۆمەڵەکان بەم شێوەیە بەردەوام بۆ لە یاریە ڤیددیۆیەکان تا دابڕان لێیان گەیشتە قۆناغی زانکۆ پاشانیش هاوسەرگیری ئیشکردن بەڵام لە کاتی خراپبوونی بارودۆخی ژانی لە ئیشکردندا هاوسەرگیریدا پەنای بۆ یارە ڤیددیۆیەکان بردووە لەو کاتەدا یاری ئارمی 2 بەربڵاوترین یاری بووە کە یاریەک بوو پرۆگرام سازەکانی ڕێگەیان بە بەکارهێنەرەکانی دەدا گۆڕانکاری بکەن لە داڕشتنەوەی چیرۆکی یاریەکەدا برێند ئەو هەڵەی قۆستەوە بەخواستی خۆی دەستکاری یاریەکەی کرد دیمەنی درامی بۆ زیاد کرد لەگەڵ ڕێخستنی چەند بڕگەیەک و کەم و کوڕیەک لە یاریەکەدا بە شێوەیەک ڕێکی خست کە یاریەکەی گەیاندە ئاسێکی بەرز و پێشکەوتویەکی زۆری بەخۆیەوە بینی لەگەڵ ئەوەدا برێند پەرەپێدەری یاری نەبوو بەڵام توانی بە شارەزاییەکی کەمەوە لەگەڵ پرۆگرام سازە بەناوبانگەکانی پەیوەندی هەبێتنەوە هەروەک کارەکانی لەو بوارەدا خواستی باشی لەسەر بوو بەم شێوەیە برێند ناوبانگێکی باشی پەیدا کرد و وەک
پەرەپێدەری یارێ ڤیددیۆیەکان ناسرێنرا تا گەیشتە لووتکە لە بوارەکەدا بۆ پێی جارێکیان کە تەماشای فیلمێکی یابانی دەکرد بە ناوی بێتڵ ڕۆیاڵ کە باسی لە کۆمەڵی قوتابی دەکات لە شوێنێکدا یەکتری دەکوژن. فلیمەکە کاریگەری خۆی بەجێ دەهێڵێت لەسەر هزر و بیری برێند، هەر بۆیە بیر لەوە دەکاتەوە بیکات بە یاریەکی ڤیددیۆیی. لەو پێناوەشدا پەیوەندی کرد بە کۆمپانیای کۆری بەناوبانگ بیرۆکەکەی خۆی بۆ پێشنیاز کردنەوە. کۆمپانیاکەش ڕازی بوون، خۆیان خستە ڕۆ، کاری پرۆگرام سازیان بۆ یاریەکە ئەنجامدا. برێندیش ناوینە پلێر، وێنە و باتل گراوند ناوی لێنا. واروها ئەم یاریە ڤیددیۆیە لە ساڵی 2007 کەوتە بازاڕەوە. لە هەفتەی یەکەمی نەکدانەوەیەکی جیهانی بەدوای خۆی داهێنا و هەروەها پاشان پەرە پێدرا تاوەکو لە مۆبایلی زیرەکیشدا یاری بەم یاریە بکرێتن. تەنها لە 6 ڕۆژی یەکەمیدا ئەم یاریە 2 ملیۆن جار داگرتنی بۆ کراوە لەلایەن بەکارهێنەرانیەوە. هەروەها تەنها لە ماوەی تەنها 4 مانگدا برێند بڕی 200 ملیۆن دۆلاری قازانج دەست کەوتووە. پاش ئەوەی یاریەکەی بووە بەناوبانگترین یاری لە جیهاندا کە دوای بە پۆبجی ناوی دەرکرد. زۆر کەس ئاڵوودەی خۆی کردووە، تۆش بەشدار بە. پێدوایە یاری پۆبجی بۆ بە نیحمەت بۆ خاوەنەکەی؟ ئەی بۆ پلەیەرانی بۆتە بە ناز و نەحمەت یان تەنها خاوەنەکەی قازانجی کردووە؟ ئایا خەڵکی ئێمە لە کوردستان تاکو چەند لەم یارە سوودمەند بوونە و وا زیان بەخشنەوە بۆ بۆیان؟ ئەم یارە بۆتە هۆکارێکی ئەوەی کار و دین و خوێندن لە دەست بدەین. بەم شێوازە کەوتۆتە ناو ناخمان. هیوادارین هەموو کەسێک بە شێوازێکی جوان بەکاری بێنێ، تەنها لەو کاتانە کە کاتی بەتاڵی هەیە و مەلاکان هاتنە سەرخەت ماوەیەک پێش ئێستا. دەنگدانەوێکی زۆری بەدوای خۆی داهێنە لە ناو سۆشیال میدیا. گوایە دەبێتن ئەم یاریە ڕابگیرێتن لە هەرێمی کوردستان، بەڵام خەڵکانێکی زۆر هاتنە سەرخەت و پێیانوتن نابێ ڕابگیرێت ئەم یاریە. دەگەڕێتەوە سەر بەکارهێنەرانی تاکو چ ئاستێک بەکاری دێنن کە نەبێتە هۆکاری ئەوە عیبادەتی خۆیان لە بیرکەن و وەک کار و خوێندنی خۆیان لە دەست بدەن. هیوادارین هەر کەسێک ئەم یاریە بەکاردێنێتن نەبێتە هۆکاری ئەوەی کە زەرەر لە ژیانی بداتن و دواڕۆژ پەشیمان بێتەوە. زۆر سپاس بۆ سەیەکردنی تەواوی ڤیددیۆکە. ئەوم جارە پێت خۆشە لەسەر چ کەسایەتێکی بەناوبانجی کوردستان یاخود دەرەوەی کوردستان ڤیددیۆ دروست بکەی بۆمان لە کۆمنت بنووسە. واروها لایک و شێر و کۆمنت و سەبسکرایبتان لەبیر نەچێتن و وەزەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی توی کەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.